تەنها لە ماوەی کەمتر لە 2 مانگ کۆڕۆنا کۆتایی بە ژیانی 3 ئەندامی خێزانێک هێنا. ئەمە عقی جەنگیە، ئەمە باوکمە ئەوە کەژاڵی خوشکمە بە هەمان شێوە هەرچێکیان بەوە باوکم لە 15 گیانی سپار. ئەمە چیرۆکی گیان لە دەستدانی 3 ئەندامی خێزانێکە لە ناحیەی سەنگەسەر کە لە ماوەی کەمتر لە 2 مانگدا باوکێک و کچ و کوڕێک بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە گیانیان لەدەستدا. ئێستا لە ماڵی ئێمە جیالەوەی کە لە ماوەی کەمتر لە 2 مانگ باوکم کەژاڵی خوشکم لە من بچووکتر جەنگی لە من بچووکتر تقریبن 3 کەسمان لە ماڵی ئێمە گیانیان سپاردوو بە ڤایرۆسی کۆڕۆنا. ئێستا زیاتر لە 12-13 کەس هێشتا لە ژوورەکانمان کەوتون و لە دەنجامی ئەم ڤایرۆسە تووشی ئەم حاڵەتە بوون. لە هەموو شوێنەکانمان ئەو خزم و کەسانی کە هاتوون لەگەڵمان لە پرسەی باوکمانە لەگەڵمان بوون ئێستا بەرکەوتوی ئەم ڤایرۆسن. زۆر هاوارمان کرد لەسەر قەبرا من خۆم قسەم کرد تەکلیف و پاڕانەوەم لە خەڵک کرد تکایە لە تازیەکان نزیک مەکەونەوە، تکایە لە ئێمە نزیک مەکەونەوە، تکایە شخصی یەکەمی ماڵی ئێمە بانێتە ناومان بە ئەم توش نەبێ. بەڵام بەداخەوە عەتف وای لێ کردووە زاڵە بەسەر ترسدا، عەتف وای لێ کرد دەڵێ بە ئێوە دەمرن با ئێمەش بمرین. ئەمە بۆ ئێمە ناخۆشە، بەڕاستی نامانێ وا بێ. یەکێکمان مرد، دوانمان مرد، سیانمان مرد، بۆچی ببێتە 4 و 5 و فڵان، بۆچی کەمتری نەکەین، بەچی دەبێ 100% بەڕێکارە پاراستنەکە چونکە تاکە عیلاجی ئەم ڤایرۆسە خۆپاراستنە و هیچی تر. زۆر بەداخەوە لەم فترەکەمەدا 3 کەسمان لە ماڵی ئێمە لە دەستدا، زیاتر لە 20 کەس لە ماڵی ئێمە ئێستا بەرکەوتن. هەردوو براکانی تریشم تاوەکو دوێنە وەزیان ناتەندروست بوو زۆر، بەڵام ئێستا وردە لەخوا بەزیاد بێ ئومێدمان هەیە کە ئەمان دەرباز ببن، ئومێدمان هەیە گەنجەکانی ترمان کە لە ژوورەکان کەوتون دەرباز ببن. چیرۆکی گیان لە دەستدانی 3 ئەندامی خێزانێک بە ڤایرۆسی کۆڕۆنا وای لەم خێزانە کردووە کە داوا لە هاوڵاتیان بکەن خۆیان بە دوور بگرن لە شوێنە گشتەکان و نەچوونیان بۆ پرسە چونکە دەڵێن بەهۆی پرسەوە کەس و کاری ئەوان تووشی ڤایرۆسەکە بوون. هاوارمان کردوە ئەم بەڵایە زیاتر خەڵک و میوان و خزم و خۆشەویستەکانمان نەخۆشتر نەبێ. دیارە ئەوەی کە هەیە هەمووی خۆشە بەهۆی خۆشەویستی و ئەو تێکەڵاوە کۆمەڵایەتی هەیە لەو شارەدا هەیە خەڵکەکان دەسن بۆ پرسە بەداخەوە کە کەسێک بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە دەمرێ لە مزگەوت پرسەی بۆ داناندرێ، بەڵام خەڵک لە ژێر زەمینەکان پرسێ بۆ دادرن. ئەوە کارێکی هەڵەیە. من پێم وە ئەم ئەوەی کە تووشی ئێمە بوو بەهۆی پرسەی باپیرمانەوە بوو کە لە بەهۆی پرسەی باپیرمەوە ئێمە هەمومان تووشی ئەو ڤایرۆسە بووین. دواتریش مامم کە توش لەوێەوە توش بوو کۆچی وەفاتی پێکرد بەداخەوە. ئێمە لە زیاتر لە مانگ و نیوێکی نەبەر 3 کەسی عزیزمان لەدەستدا کە 2 ڕۆژ لەبەر لە ئێستا باوک خۆشەویستم گیانی لەدەستدا. لێرەوە دەمەوێت داوا لە هاوڵاتیان دەکەم بەڕاستی خۆ بپارێزن، کەرەنتینی خۆیان بکەن. شتەکە لە دەست دەرچووە، هیچ شتێک نەماوە چارەسەری ئەو ڤایرۆسە بکات کە ئێمە چارەسەری بۆ خۆمان نەکەین، ناتوانێت توپ بوو هیچ دنیا ناتوانێت چارەسەری ئەو ڤایرۆسە بکات. ئێستا دە پرسەدانان شتێکی زۆر باش نییە لەبەرەوەی ئێمە لە هەموو کاتێککە کەسەکانمان مردووە ئاگادارمان کردوونەوە کە پرسەدانانێن بە هیچ جۆرێک لەبەرەوەی ئێمە بەرکەوتی ئەو نەخۆشیین بۆی زیاتر بڵاو نەبێتەوە. بەڵام هەندێک لە بەرەوەی کە هاوخەمی ئێمە نەسەردانیان کردین بەڵام بەداخەوە ئەوانیش توش بوونە. سەرەڕای چیرۆکی تراژیدی ئەم خێزانە تەنها لە ماوەی کەمتر لە مانگێکدا لە ناحیەی سەنگەسەری قەزای پشدەر 23 هاوڵاتی سنوورەکە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە گیانیان لەدەستداوە. هەروەگەم خێزانەش دەڵێن بۆ ئەوەی نەبنە شاهێدی مەرگی ئازیزانیان پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستەکان بن. توانە عومەر، کورسات نیوز، ناحیەی سەنگەسەر.